سڵاوتان لەبێ بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر ئەو کاتتان باش بەڕێزانم بە خۆشحاڵیەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی فێربوون لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویستین بۆ ئەڵلقەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەعروف حەمەد سەعید بەڕێوەبەری پەروەردەی خەبات دەکەین مامۆستاجان زۆر بەخێربێ. زۆر سوپاس مامۆستای بەڕێز، زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی پەروەردەیی دەکەم. سپاس بۆ زەناویشت. مامۆستاجان جەنابتان وەکو بەڕێوەبەری پەروەردەیە کە ژمارەیەکی زۆر لە قوتابخانە ژمارەیەکی زۆرتر لە مامۆستایان و بە هەزاران قوتابیش لە سنووری پەروەردەکەی ئێوەدایە. بەڵێ هەمیشە ساڵانە لەو کاتانەدا مامۆستایان و پەروەردەکاران بیلەوە دەکەنەوە گۆڕانکاریەکانی ئەم ساڵی خوێندن لە مەسلەی پرۆگرامەکان لە مەسلەی کتێب گۆڕینی پرۆگرام لە بڕیارەکان و ڕاستپاردەکانی وەزارەت سەبارەت بە قوتابیان و مامۆستایان چیە دەمانوێت لە سپێکدا باسی ئەومان بۆ بکەی ئەم ساڵ گۆڕانکاریەکانی کە دەخرێتە پرۆسەی خوێندن گۆڕانکاریەکی وایە کە جیاواز بێت لە ساڵانی تر. وڵا ساڵانە وەزارەتی پەروەردە ئامادەکاری خۆی دەکات بۆ باشتر بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن. هەر ساڵێک و حتمما هەندێک کار و پرۆژەی نوێ دێتە ئاراوە دێتە پێشەوە بۆ ئەوەی زیاتر بەرەو پێش بچن ئاسی زانستی قوتابیان بەرەو پێش بچی و بە تایبەتیش لە سەرەتای ساڵ ئێستا کامە بۆ ڕێخستنی میلاکی قوتابخانەکان و دابینکردنی پەرتووک و خوێندن لە کاتی خۆی لە پشووی هاوین وەزارەتی پەروەردە ئەو ڕێنمایانە دەردەکات کە ئامادەکاریەکی تەواو بکەین بەر لەوەی دەستپێکی خوێندن دەست پێ بکە هەموو ئامادەکاریەکانمان کرد بێت بۆ ئەوەی هیچ کێشە و گرفتێکمان نهێتە پێش لە کاتی کە قوتابخانە دەکرێتەوە لە سێزدەینەوە یەکەم ڕۆژی قوتابخانەیە بەڕێوەبەری قوتابخانەکان کارژێڕی قوتابخانەکان ئامادەکاری تەواویان کرد بێتن لە 15 داوامی فەرمی دەست پێ دەکات. بەڵێ ئامادەکاری تەواو دەکەین هەم لە داوینکردنی دابشکردنی پەرتووک هەم لە ڕێخستنی میلاک بۆ قوتابخانەکان ئەوەش کە لە ڕێگەی لێژنەوەکۆ لێژنەیەکمان پێکهێناوە ئەو لێژنەیە لە بەشی وردبینی و ژمێر یاری و خۆیەتی و بە سەرۆکایەتی پەروەردەی قەزا بەڕێوەبەری پەروەردەی قەزا دەبێت و بە تەنسیق لەگەر یەکەی سەرپەرشتیاری کێشەکان هەموو کێشەکان چارەسەر دەکەین ئینشاڵڵا و هیچ گرفتێک نایەتە پێشمان. مامۆستا ئەو خۆ ئامادەکردن و ئەوەی کە ئێوە دەتانەوێت لە دەستپێکی ساڵی خوێندندا بیکەن بەرامبەر قوتابیان و مامۆستایان لە مەسلەی دابینکردنی کتێبە لە مەسلەی ئامادەکردنی هۆڵەکانی خوێندن و ژوورەکانی تایبەت بە مامۆستایان و بەگشتی قوتابخانەکان یعنی بەسەرکردنەوە و تێبینیکردن لە کەم و کورتی و پێداویستیەکان پێشتر کراوە یاخود لە ناو پرۆسەی خوێندندا دەکرێت. ئەوە پێشتر کراوە ئەمە لە هەشت کۆبوونەوە کەمان بە سەرجەم مامۆستایان و سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان کرد بۆی هیچ کێشە و گرفتێکی وامان نێتە پێش ئامادەکاریەکی تەواو بکەین بۆ ساڵی خوێندنی نوێ 2023-24 ئەویش ئەو خاڵانە بە جێبەجێکردنی فەرمانی وزاری 14554 کە لە 6/7/2023 دەرچووە بۆ ئامادەسازی بۆ ساڵی نوێی خوێندن بۆەوەی هیچ کەم و کوڕیەک نهێتە پێش بۆ ئەوەی لە ناوەندەکانی خوێندن ئەم ڕێکارانە پەیڕەو بکرێتن. هەر لە کۆبوونەوە کە ئیشارەتمان باوانەدا کە لە 16/8 تا 23/8 قوتابیان دابەشی سەرهۆبەکان بکرێت و داخلی سیستەم بکرێن و لە 3 دەست بەکاربوونی مامۆستایان دەکرێتن مامۆستایان ئامادەیە بن لە قوتابخانەکان و لە 16/8 تا 20/8 قوتابخانەکان نووسراو بۆ پەروەردەی قەزا بەرز دەکەنەوە لە بەمەبەستی سەر لە نوێ دانانەوەی وانە بێژان ئەویش بە ڕاستاندن لایەن سەرپەرشتیاری هاوڕێ ڕەخنەگرەوە بۆ ئەوەی هەم لە زیادە هەم لە کەمی میلاک ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی هیچ کێشە و کەم و کوڕیەکی میلاک لە قوتابخانەکانمان دروست نەبیت. مامۆستا کێشەتان لە مەسەلەی کتێب و دابینکردنی پێداویستیەکانی خوێندن؟ نەخێر کتاب ئێستا ئەمە وەکو لە کۆگای بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات
کتابەکانمان لە کۆگای سەرەکی وەرگرتووە سپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و وەزارەتی پەروەردە کە هەمیشە لەگەلیان لەسەر خەتین و هاوکارمانن لە کۆی 127 بابەت تا ئێستا 92 بابەت هاتووە کۆگای قوتابخانەکان کۆگای پەروەردەی خەبات تەنها 35 بابەت ماوە ئەویش چاوەڕێ دەکەین کە ڕۆژانە دەهێت هەر کاتێک تەواو بوو ڕاستەوخۆ دابەشی دەکەین بەرنامەک دادنین بۆ قوتابخانەکان لە چەند ڕۆژێک دابەشی دەکەین بەسەر قوتابخانەکان مامۆستا ئەو کتێبانەی ساڵانی پێشتر بە هەمان شێواز وانەی لەسەر دەخوێنرا یاخۆ کتێبی نوێ هەیە یان هیچ کتێبێک گۆڕاوە ئەو کتێبانەی ساڵانی پێشوو ئەوەی کە نەگۆڕابیتن هەمووی لە مەخزن هەمان بووە بەر لەوەی کە کتاب دابەش بکرێتن ئامارێکیان وەرگرتیە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ئاماری لێمان وەرگرتووە کە ئەو کتابانەی کە لە کۆگا هەیتمان ئەوجارە لە کۆگای تەربیەی گشتی وەرناگرین لای خۆمان هەیە لەسەر ئەو ئەساسا دابەشی دەکەین بەسەر قوتابخانەکان ئەویش بە ڕێژەیە هەر قوتابخانەیەک مەسەرەن ڕێژەی سەتا چەند بیتن ئەو کاتە بە پێی ڕێنمایەکان دابەش دەکەین بەسەر قوتابخانەکان مامۆستا دابەشکردنی کتێب چەند ڕۆژ دەخایەنێ وڵا ئەوە بەرنامەک لە ڕێگای کۆگای بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات برێن سنووری قەزای خەبات هەوزە هەر پەروەردەک و بە ئەوەی بەکاری خۆی ئیشی خۆی دەکات چەند ڕۆژێک دادنێتم مەسەن ڕۆژێک لە بۆ ناو سنتەری قەزای خەبات ڕۆژێکی دیکە بۆ ناحیەکان احتیمالە بە 4 ڕۆژ هەموو بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات تەواو ببیت مامۆستا بۆ ئەو ساڵ ئەمارێک دەبەردەستە ڕێژەی منداڵانی تازە هاتوو بۆ قوتابخانە ئەوانەی کە پێیان دێنن پۆلیەکی بنەڕەتی پۆلیەکی بنەڕەتی ئەوەی کە ئێستا بەردەستە نزیکەی 3000 قوتابی تا ئێستا داخل کراوە لە ناو سیستەمی ئی پەروەردە بەڵام هێشتان زۆر ماوە 750 قوتابیمانیش منداڵمان هەیە کە لە باخچەکانن تا ئێستا گواستنەوەیان بۆ نەکراوە ئەوەی تریش سنووری قەزای خەبات سنوورێکە لەوانەیە هەندێک خەڵک هەبیتن بە تاخیرەوە دێ بەڕاستی هەر حیسابەی دەکات تامانجینەوە بە تایبەتی لەبەرەوەی ئەوانەی کە لەسەر شینایی شوێنەکانن درەنگ دێنەوە ئەو کاتیش بێنەوە ئەوانە دوو هەوارن تۆزێک بە زەحمەت دەبی نابی مافی قوتابیش بخورێ بەس پێشببینی دەکەین 5,000 و زیاتر قوتابی پۆلی یەکمان هەبیت چکە پارەکە 4,497 قوتابی پۆلی یەکەممان هەبووە حتمما ئەو سار زیاتر دەبێت ینی ڕێژەکە ئەم ساڵ زیاتر ئەو ساڵانە زیاتر دەبیتن ساڵانە ڕێژەی قوتابیانمان زیاتر دەبێت مامۆستا هەر لە چوارچێوەی ئەو بەدەنگهاتنەوەی خێزان بۆ هێنانی منداڵەکانیان بۆ قوتابخانە لە پێشوودا بە تایبەتی دەرەوەی شارەکان تا ڕادەیەک قوتابی زیاتر بەدەم خوێندنەوە نەدەهات یان خێزانەکان منداڵەکانیان بە تایبەتی کە دەگەیشتە قۆناغی شەشی بنەڕەتی ئەوانە بڕێکی لێ دادەبڕان ئێستا جیاوازە لە ساڵانی پێشتریان هەمان کێشە هەیە بە ڕێژەی جیاواز وڵی بڵێم نییە کێشە هەیە حتمما بەڵام ساڵانە ئەمە لە ڕێگای ڕێکخراوەکان ئەو قوتابیانی کە دادەبڕێن لە قوتابخانە دەیانگێڕینەوە هەم لە ڕێگای وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ئاسانکاری بۆ ئەو قوتابیانە دەکرێت لێژنەمان هەیە دەگەڕێ کە هەڵمەتی ماڵ بە ماڵی پێدرێن هەتا بەخۆشم بەشداریم لەگەڵیان کردیە سەردانی ماڵەکانمان کردیە ئەو جە هۆکار هەبوو بۆ هۆکاری دووری قوتابخانە بۆیان لەوانەیە قوتابیەک لە مامۆستایەکی گلەیی هەبووبی هینایتمانەوە زۆربەی زۆری قوتابیەکانمان گەڕاندۆتەوە ئەوانەی کە دادەبڕێن بەڵام ساڵ بە ساڵ ڕێژەی قوتابیانە زۆر کەم دەبتەوە کە دادەبڕێن لە قوتابخانە مامۆستا ئەو شێوازی چوونە ناو خێزان و قەنەعەت پێکردنیان بۆی کە جارش منداڵەکانیان بێنەوە ناو پرۆسەی خوێندن چییە ینی بە شێوازیش کۆمەڵایەتی یان یاساییە و چۆنە لەوانەیە ئەو داک و باوکانەوە حەز نەکەن بەڵام ئەو منداڵە ئێستا زۆر حەز دەکە کاتێک ئەمە دەچین گاز بانجیان دەکەین دایانجێڕنەوە زۆر حەز دەکەن بگەڕێنەوە ئەگەر نە هەروەکو تەبیعەتی ژیانی مرۆڤ ئێستا ئەگەر لە منداڵی بۆی نەرەخسێ چکۆم بە خۆم چەند ساڵ ئەزمونونەکان بوومە کاتێک گەورە دەبی دەوێت تاویزی ئەو بکاتەوە بێتەوە جارش کە بگەڕێتەوە بەرخوێندن بەڵام ئەو گەڕانەی ئەو بە دوواداچوینەی ئێمە لە قوتابخانەکان داوینکردنی ئەو لێژنانە بۆ گەڕانەوەی قوتابیان هۆکارێکە بۆ ئەوەی هەم قوتابی خوێندنی ئێوارانمان نەبی هەم قوتابی دەرەکیشمان نەبیتن
هەم ئەو قوتابیانەش پاشە ڕۆژیان ڕوون بێت و پاشە ڕۆژیان لە دەست نەچێت لەوانەیە ئەو دەرفەتە ئێستا لە بەردەستیان لە داهاتوو نەتوانن وا بکەن ئەو کاتە گەورە دەبن یان دەبنە خاوەن ماڵ و خێزان بەڵام ئێستا لەگەڵ ماڵەوە لەگەڵ خێزان و لەگەڵ دایک و باوکو کە سوکاریانن خوێندن زۆر بۆیان ئاسانترە و زۆر دڵخۆشیش دەبن و هاوکاریش دەبن دڵخۆش دەبن لە گەرمان هەم منداڵەکان دایک و باوکانیش کە دەبین منداڵەکانیان دڵخۆشە حتمما ئەوانیش زیاتر دڵخۆش دەبن بەڵێ مامۆستا یەکیشتر لەو کێشانێک کە هەمیشە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان و خودی بەڕێوەبەر بۆیان دێتە پێش مەسلەی زۆری قوتابی و کەمی تەلاری خوێندنە نازانم لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە تا چەند ئەو کێشانە وەکو کێشە حسابی بۆ دەکرێت و یاخد ئاسەنجی دروست کردو بۆ بەرەو پێچوونی خوێندن وڵای ئەو حاڵەتە بە خۆت ئەو بارودۆخی ئێستا دەزانی لە 2014 قوتابخانە کەم دروست کراوە ڕێژەی زیادبوونیش بەردەوامە خەڵک زیاد دەبی ئەوە یەکەکە لە هۆکارەکان کە ڕێژەی قوتابیان زۆرە لە پۆلەکان یان بەڵام سوپاس بۆ خوا سوپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و وەزارەتی پەروەردە لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات قوتابخانەی سێدەوامیمان نییە هیچ قوتابخانەیەکی سێدەوامیمان هەیە نییە تەنها دوو دەوامیمان هەیە و لەگەڵ ئەوەش هەم سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێککەوتن لەگەڵ ڕێکخراوە خێرخوازیەکان و هەم لە ڕێگای پارێزگاوە چەند قوتابخانەیەک لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات بۆ ساڵی خوێندنی 22-23 کراوەتەوە ئەو قوتابخانانەش ئەوە لە ناو مرکزی قەزادان یاخود لە گوندەکان ئەوە لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات ناو سنتەری قەزا تەنها قوتابخانەیەک هەژدە پۆلی ئێستا بناغەی دانراوە لە خۆناغی دەستپێکدایە تازەیە دەکرێت بەڵام وەکو سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات لە گوندی سفەیە قوتابخانەیەکی 6 پۆلیمان بۆ کراوە هەر لە سەرەتای ساڵی خوێندن و هەروها لە ناحیەی دارەشەکران لە گوندی چنارۆک قوتابخانەیەکی نۆپۆلی کرایەوە و لە گوندی گاینز لە ناحیەی کەورگۆسک قوتابخانەیەکی نۆپۆلی بۆمان کرایەوە ئەویش لە ڕێگای پارێزگا دروست کرا پارێزگای هەولێر وارووا قوتابخانەیەکی تر 12 پۆلی لە سنتەری ناحیەی کەورگۆسک دروست کرا ئەویش کە ڕێکخراوی UN دروستی کرد لە هەر لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات و لە گەڕەکی ژیان ستیش لە کۆمەلگای کانی قرژاڵە قوتابخانەیەکی 18 پۆلیمان هەیە لە قۆناغی کۆتاییە هەندێک کەم و کوڕی مایە تا ئێستا لە کرانەوەی نزیکە یانی بکرێتەوە ئەوە هەمووی لە چوارچێوەی پرۆگرامەکانی پەرەپێدانی پەروەردە و فێرکردنی وەزارەتە بەڵێ مامۆستا هیچ قوتابخانەیەکەیە لە لادێکان لە سنتەریان بەگشتی لە گەڕەکەکانی سنووری پەروەردەیەوە کە کاری خێرخوازی بێ و چ قوتابخانەیان دروست کرد بێت کە چ ئەوەی نۆژەنیان کردبێتەوە یاخود بەشیان بۆ زیاد کرد بێت بەڵێ لە کاری خێرخوازی هەم کۆمپانیایەکان هەم خەڵکیش هەبووە خەڵکی خۆی خۆمان بەڵام بەخۆ دەزانی ئەوانە شتێکی مەحدودە ئەوە نییە کۆمپانیایەکان قوتابخانەیان دروست کردووە چکە بەڕاستی قوتابخانەی چنارۆک کە باسمان کرد کۆمپانیای شیڤرۆن دروستی کردیە قوتابخانەی سفەیە کە باسمان کرد ئەویش شەریکەی نەوت ئەویش ئەوەی دروست کرد ئەوەی دیکەش قوتابخانەکانی دیکە قوتابخانەی دەریاس قوتابخانەی مەلاعمەر قوتابخانەی شەمزینان زیدی دەزاب کانی مامسنس ئەوە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە هاوکاری کرایە و نۆژەن کرایتەوە مامۆستا ئەو شوێنانە پێشتر قوتابخانەیان نەبووە یاخود لە شوێن تر خوێندویانە چۆن بووە نە هەموو شوێنەکان قوتابخانەیان هەبووە ئێوە هیچ شوێنێکتان هەیە وەکو لادێ وەکو گەڕەکەی کە قوتابخانەی نەبێت و قوتابیەکانیان بە پازیان بە شێوازتر بوازنەوە بۆ قوتابخانەیشتر نەخێر هەموو شوێنەکان قوتابیان هەیە قوتابخانەیان هەیە و بەڵام یەکشت کە تەنها قوتابخانەی چنارۆک کە بەڕاستی قوتابخانەیەکی زۆر زۆر خراپ بوو هەر دوو خانی و دوو غرفەدارە کۆنەکان بوو سوپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و بۆ وەزارەتی پەروەردە کە بەردەوام لەسەر خەت بووین هەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەم وەزارەتی پەروەردە و خودی بەڕێز وەزیری پەروەردەش بەردەوام لەسەر خەتین و زۆر هاوکارن لەگەڵمان بۆ ئەوەی لەو بارودۆخە شوێنی باش بۆ قوتابیەکانمان دابین بکەین و
بۆ ئەوەی باشتر فێر بن و زانست و زانیاری بە شێوازێکی مۆدێرن وەربگرن. بەڵێ مامۆستا یەکشی تر لە بڕیارە زۆر بەرچاو ڕوونەکان کردە پشووی ڕۆژی شەمەیە. ڕۆژی شەمە پێشتر لە قوتابخانە حکومیەکاندا پشوو بوو، بەڵام لە قوتابخانە حکومیەکاندا ڕۆژێکی ئاسایی بەڕێ دەکرا. ئەم بڕیارە جەنابتان وەکو بەڕێوەبەری پەروەردە تا چەند بە پێویست و بە ئەرێنیت دەزانی لەوەی کە لە پرۆسی خوێندندا جێبەجێ بکرێت؟ بەێ بەخۆی هەر بڕیارێک وەزارەتی پەروەردە دەری بکا و لە بەڕێبەتی گشتی پەروەردەی هەولێر پێ بە پێکە دێتە خوارێ حتمما جێبەجێ دەکرێت. پێم وایە هەر بڕیارێکیش وەزارەتی پەروەردە بیدات لە پێناو بەرژەوەندی گشتی قوتابیان و مامۆسایان دەیدات دیراسە کراوە هەروە بە ئاسانی ئەو بڕیاری لەسەر نەدراوە. حتمما ڕای جیاوازیش هەیە، لەوانەیە ڕای جیاوازی شەوی زۆر ئاساییە، بەڵام یەکشت لە گۆڕەیە کە پێویستە ڕەچاوی کات و سات بۆ بە شەوانەکان بکرێ و ئێستاش پلاندانرایە ئەوە دەرچووە خشتەی بە شەوانەکان لە هەموو پۆلەکان ئەلان کرایە بە پێی ئەوە حتمما قوتابی تاویزی ئەو ڕۆژەی لە بۆ دەکرێتەوە، هیچ کێشە و گرفتێک نایەتە پێش ئیشاءالله. بەێ مامۆستا زۆر جار دەگوترێ لە ڕۆژێکدا کۆی وانەکان نامێنێ، ئەو وانانە چیان لێدێ کە دابش دەکرێن بەسەر ڕۆژەکانی تر کاتەکان زیاد دەکات کە کەم دەکرێتەوە. بێگومان پێشی دیراسە کراوە کە هەر یەک لە وانەکان پێویستی بە چەند کاتە، پێویستی بە چەند بە شەوانەیە، پێویستی بە چ خشتەیەکە، ئەوە چۆن جێی دەکرێتەوە لە ڕۆژانی شەممە واتە ڕۆژێک وانەی ئەو قوتابیانە کە نازان دەکات چەند بە شەوانە چی لێدێ ئەو بە شەوانانە؟ ئەو بە شەوانانە بەسەر ڕۆژەکانی دیری هەفتە دابش کراوە، هەر مامۆستایەک پلانی ساڵانەی خۆی هەیە. مامۆستا بۆ ئەوەی بۆ ئەوەی کە بابەتی خۆی پرۆگرامی خۆی تەواو بکات پلانی ساڵانەی خۆی دادنێ، پلانی ساڵانە و ڕۆژانی خۆی دادنێتن بۆ ئەوی پێڕابگا بابەتەکانی خۆی تەواو بکات. حتمما پێم وایە وەزارەتی پەروەردەش پلانێک دادنێ بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی کە تەواو نەبن ئایا هەندێک بابەت هەڵپەسێردرێ یان حاڵەتێک شتێک بێتە پێش بۆ ئەوەی هەم مامۆستا پێڕابگا بۆ ئەوی هەموو بابەتەکان بۆ قوتابیان بە جوانی ڕوونوشی بکاتەوە قوتابیەکان هەروە بە ئاسانی بەسەریداتیان نەپەڕن. مامۆستا بەشێکی زۆر لە دایبابان هەندێکی لە مامۆستا هەنگلەی لە پشۆکان دەکەن بە تایبەتی کە دەگەینە بەهارە وەکو ئەوی وایە کە لە مانجی سێ دەوام نەبێ ئەوەی کە هەشە پسران لە نێوان چەند ڕۆژێک پشوو دێ بەخۆش زانی بە تایبەتی منداڵ کاتێک کە پشوێک دێ ڕاستە خۆ ڕۆژی دواتر سستی و خاوی یەک دروست دەبێت و هەندێک زار مۆڵەتی مامۆساشی تێدەکەوێت. لە ناو وەزارەت قسە لەسەوە کراوە کە بە پشۆکان دابستنەوە یاخود پشۆکان گۆڕانی بەسەردابێ؟ حتمما بەوەدا چوونەوە وەزارەتی پەروەردە پێشنیاری ئەوە کراوە کە پشوەکان کەم بکرێنەوە لەگەڵ نەمانی ڕۆژانی شەمە کە کرانی ڕۆژانی شەمە بە پشوەکان دابستنەوە پشوەکان کەم بکرێتەوە کە بەخۆشم بەخۆی ئینسان هەر کارێک بەخۆی نەی کە لەوانێ ئەستەمە بتانی تەوزیحاتی لەسەر بدا. کاتێک قوتابیدا دەبڕێت چەند ڕۆژێک لە قوتابخانە پێم وایە ئەگەر 3 ڕۆژدا ببڕێ 2 ڕۆژی دەوێت هەتا دێتەوە سەرخەت و ئەوە دەبی هەر لەبەر ئەوە مامۆستایانی بەڕێزیش گلەی لەوە دەکەن کە پشوەکان درێژ نەبن و نەبن بۆ ئەوی قوتابی بەردەوام بیتن هەتا ئەگەر کاتێک پشووی وەرزی یەکەم یان پشووی جەژنە کاتێک پشوو درێژ دەبیتن دێتەوە قوتابخانەش چەند ڕۆژێک قوتابی مێشتی هەلە سەر ئەوەیە هەتا دێتەوە سەر ئایار هەندێک کاتی دەوێ. بۆیە پێم وایە وەزارەتی پەروەردە بیر لەوە دەکاتەوە کە پشوەکانی نەورۆز و ئەوانە کەم بکاتەوە بەوەی هەم بابەتەکان تەواو بن هەم قوتابیانیش دوور نەکەونەوە لە بابەتەکان. مامۆستا لە پێشوودا بنکەی هۆکارە دەستیەکان وەسای تعلیمی ساڵانە ڕۆژمێری تایبەت بە خوێندنی هەبوو بە دیزاینێکی جوان چاپ دەکرا و بۆ قوتابخانەکان دەنێدرا و لە ژووری بەڕێوەبەر و ژووری مامۆستایان هەڵدەواسترا کۆی ئەو ڕۆژانەی تێدا بوو کە داوامی تێدا دەکرێت داوام ئاساییە ئەوانەی کە پشووە ڕاستەوخۆ بەو
ڕۆژمێرە خوێندن تەواو دەکرێت بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کرد لە ساڵانی پێشوو هەندێک پشوو ڕادەگەیەندرێ کە مامۆستا فریای ئەوەی ناکەوێت بەیانیەکەی بزانێت دەوام هەیە یان نییە سزای ئەوەی دایک و باوک ئێمە حالەتانەمان و دروست ینی هەوڵدراوە ئەو ساڵ وا بکرێت کە ئەو ڕۆژمێرە بگاتە هەموو قوتابخانەیەک و ڕاستە و خۆ بۆی مامۆستایانیش منهەجی خوێندنی خۆیان ماستەر پلانی خۆیان لەسەر ئەو ڕۆژمێرە دامەزرێن بۆی بزان بە شەوانەکانیان بەکوێ دەگات و لە چ ڕۆژێک دەگەنە چ بەش و خۆناغێکی خوێندن. بەێ وەزارەتی پەروەردە بیری لەوە کردوێتەوە بە تەمای ئەوە کە ڕێنماییش دەربکە بۆ ئەوەی کە ئەو ڕۆژانێک کە دەبتە پش و داوام دەکرێت ئالانی کردووە هەر کاتێک تەواو بوون ئەوە نیشان دەدان پێ لە ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە و هەم شۆڕ دەکرێتەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و بۆ پەروەردەی قەزاکانیش. مامۆستا معروف بۆ بەبیرهێنانەوە بەڕێزانم ئێمە لە میوانداری زۆر بەڕێز مامۆستا معروف حەمەد سەعید بەڕێوەبەری پەروەردەی خەبات داین. مامۆستا جەمسیاری ئەوە دەکەین هەندێک لە مامۆستایان بە منیان وت کە ساڵانی پێشتر لە دامەزرانی بەڕێوەبەراتی پەروەردەی خەباتەوە شتێکەیە بۆ مەسلەی گواستنەوەی مامۆستایان کە تاڕادەیەک ئێوە توندن دەست بە مامۆستایەکانی خۆتانەوە دەگرن بە زەحمەت دەیان گواستنەوە بۆ پەروەردەکانی تر زۆر جار مامۆستا داوای پەروەردەی شوێنی دوورتر لە ئێوەی کردووە بەڵام ئێوە ڕەزامەند نەبوونیان بە زەحمەت ڕەزامەند دەدەن ئەوە لەوەیە ئێوە کێشەی میلاکتان هەیە یاخود دەستبەرداری مامۆستایەکانتان نابن. بەڵام مامۆستا ئەمە بەڕاستی پێم وایە ئەمن جیاوازیەک لەما بینی پەروەردەی قەزای خەبات و پەروەردەکی تر نابینم بەڵام حالەتێکە ئەگەر قوتابخانەك لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات مامۆستای نەبی حتمما من دەبی وە بکەم ئەو قوتابخانەیە چۆل نەبی لە حالەتێک ئەگەر مامۆستای لێ نەبوو چۆن چارە لە قوتابیانە بکەم بەبێ مامۆستایەتی و بە تایبەتی ساڵی ئەم ساڵیش کە هەم گواستنەوە ڕاگیراوە هەم دانانی وانە بێشیش نییە بەڕاستی لەبەر ئەوە دەستمان بەوە گرتووە هاوکاریشین لەگەڵ مامۆستایان بەڵام ئەگەر گواستنەوە و تەنسیب و ئەوانە کە نایکەین بەڕاستی لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناو قوتابیانی خۆشەویست و چۆن نەبوونی قوتابخانەکانە کاتێک مامۆستا کاتێک پۆلێک دوو پۆل لە قوتابخانێک 5 پۆل لە قوتابخانێک دەبیت ئەگەر پۆلێک مامۆستای تێدا نەبی حتمما هەموو پۆلەکانی تر ناتوانن دەرز بخوێنن ئەوجا هۆکارەکەی ئەوەیە و هەر ساڵە و بڕیارێکیش دەردەچێن بە پێی ڕێنمایەکان بۆ گواستنەوەی مامۆستایان وەزارەتی پەروەردەش لە سیستەمی ئی پەروەردە وەزارەتی پەروەردە هەم لە قوتابخانە هەم لە بەڕێوەبەراتی پەروەردەی قەزاکان لە بەڕێوەبەراتی گشتی لە وەزارەتی پەروەردە هەموو قوتابخانەکان لەبەردەستە میلاچی هەموو قوتابخانەکان دیارە لە چ شوێنە مامۆستا زیاد بیت کەم بیت هەموو شتەکانی تێدا دیارە ئەمەش لەو ڕوانگەیەوە دەمانەوێت هیچ قوتابخانەیەک میلاچی تێدا نەقس نەبی. مامۆستا بەنسبەت میلاکات و ڕێخستن و هەبوون و نەبوونی لە قوتابخانەکان ئەوە کە زۆر گرنگ و پێویستە خۆ بزانام شت ئەگەر لە قوتابخانەیەکدا تەنها پۆلێک شاغری هەبێ کاریگەری هەیە بۆ کۆی قوتابخانەکە بەڵام ئەوەی کە زۆر بارەکەی قورستر دەکا بۆ پۆلی دوازەی ئامادەیە و بەگشتی ئامادەیە کە قۆناغێکی هەستیارە و قوتابی نایەوێ تەنانەت دقیقەیەشی لێ بڕوات سزاوی ڕۆژێک ئێوە بۆ مەسلەی میلاچی ئامادەیەکان ئەو ساڵ هەز دەکەن کێشەتان نەبێت لە مەسلەی میلاک بە تایبەتی بۆ قۆناغی دوازەی ئامادەی. وڵی سوپاس بۆ خوا سوپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ئەوەی هەتا ئێستا تێبینی دەکەن هیچ نەقسێکی میلاکمان نییە هەتا ئێستا لە هیچ قوتابخانەیەک نەقسی میلاکمان نەبووە هیچ بەڕێوەبەرێک نووسراوێکی نەدایتێکە نەدای تێمە کە نەقسی میلاچی لە قوتابخانەکان هەبیت. هیوادارین هەر نەشبێ. مامۆستا معروف مەسەلەی سەرپەرشتیاران و چاودێریکردنی قوتابخانەکان ئەم ساڵ بڕیاریشتیشدا لەوەی کە هەموو مامۆستایان دەبێت لە خولی بەردەوامی هەفتانە کە لە هەفتەیەک ڕۆژێکدایە بەشدار بن. ئەوە تا چەند ئێوە ئامادەکاریتان بۆ کردەوە وەکو سەرپەرشتیاران هەم وەکو ئەوەی کە شوێن و جێگا و کات و ساتەکان دەستەبەر بکەن. مەبەست لە بۆ ڕاهێنەرانی پەروەردەیە بەلێ
ڕاهێنەرانی پەروەردەی کە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و وەزارەتی پەروەردە لە هەر پەروەردەیەک چەند مامۆستایەکیان وەرگرتیا و ڕاهێنانیان پێیان کردی و ئامادە کراون هەر ئەو مامۆستایانە دەنێرنەوە پەروەردەکانی خۆیان هەر مامۆستا و چەند قوتابخانەیەکی دەدرێتێ بۆ ئەوەی ڕاهێنان دوای ئەوەی کە بە خۆیان ڕاهێنانیان وەرگرتووە ڕاهێنان بە مامۆستایانی قوتابخانەکان بکەن بۆ ئەوەی فێری زانست و هونەری وانەوتنەوەی نوێ ببن هەموو مامۆستایان شارەزان بەڵام مرۆڤ مامۆستا دەبێ هەر بخوێنی و فێر ببی و ڕابهێ و شارەزابی تا زیاتر بتوانی قوتابیان زیاتر فێر بکە بە شێوازی سەردەم بەێ ئەوجا بۆ ئەوەی وانەی سەردەم و هاوچەرخ فێر ببن هەر ئەو مامۆستایانە کە خولی ڕاهێنانیان بینیوە خولی ڕاهێنان بە مامۆستایەکان دەکەنەوە بەر لە دەستپێکی خوێندن 3 سعات ڕاهێنانیان پێ دەکەن بۆ ئەوەی ڕاهێنانێک جوان ڕابهێن دوای ئەوە هەر هەفتەی لە قوتابخانەیەک هەر وانەیەک بە مامۆستایان دەرێن ئەو جاو مامۆستای ئەو وانەیە ئەگەر لە بابەتی یەکەم بی ئەوە بە قوتابیان دەرێن کە تاخیر بن ئەو ڕۆژی چکە بە سەرجەم مامۆستایانی قوتابخانەکە دەگرێتەوە هەر لە ماڵەوە پێیان دەرێن بە تاخیرتر بێنە قوتابخانە مەرزێن لە کۆتایی دەوام بکرێت ئەگەر لە کۆتایی دەوامیشبی قوتابیەکان دەنێرنەوە ئەگەر ئەو دەرسە ڕاهێنانیە دەرسەی ڕاهێنانی مامۆستایان لە ناوەندی دەوامیشبی ئەوە لە ناو خشتەی بە شەوانەکان جێگیر دەکرێت ئەگەر لە دەستپێک بیتن یا لە ناوەندی بیان لە کۆتایی بە شەوانەکان بی بە شەوانەی ڕۆژانەبی دیار دەکرێت ئەو کاتە ئەو مامۆستای ڕاهێنەر دەرس بە مامۆستایەکان دەرێ و ڕاهێنانیان پێ دەکات کاتە هەموو مامۆستایەک دەزانێت لە سکات و بەروارێک ئەو خولانە بەڕێوە دەچەن هەفتانە جارێنە ئەو کاتی کە چینێ ئەو کاتی کە مامۆستای ڕاهێنەر خشتیان لە بۆ دادنێ حتمما هەموو مامۆستایەکان دەزانن هەمان ئاگادارن هەم لە وەرزی یەکەم و هەم لە وەرزی دووەمیش ئەو ڕاهێنانە بەردەوام دەبی و هەر بەو ڕاهێنانە مامۆستایانی ڕاهێنەر فیدباک بە قوتابیان دەکەن و مشاهدەی مامۆستایەکان دەکەن بزانن تا چەند تا چ ئاستێک مامۆستایەکان سوودیان لەو خولە بینیوە بە چ شێوازە گوانەکانی خۆیان دەڵێنەوە ئەو کاتە تەقیم هەڵسەنگاندن لە بۆ مامۆستایەکانیان دەکەن بە وەکوون بە نمرە دانان نمرە داناندرێتن بەڵام بە ئەوەسەنگانە دەچێتە چوارچێوەی هەڵسەنگاندنی قوتابخانە و مامۆستایان کە مامۆستایانی هاوڕێی ڕەخنەگر دەیکەن ئەو هەڵسەنگاندنە پاشەوەی کە مامۆستای ڕاهێنەر هەڵسەنگاندنەکەی کرد هەڵسەنگاندنەکە دەداتە بەڕێوەبەری قوتابخانە بەڕێوەبەری قوتابخانە لە سیستەمی ئیپەروەردە داخلی دەکاتن کە لە سیستەمی ئیپەروەردە داخلی کرد ئەوە تەقیمی ئەو مامۆستایە تەقیمی ئەو مامۆستایی کە ڕاهێنەر تەقیمی کردووە حتمما تەقیمی مامۆستای ڕاهێنەر لەگەر تەقیمی مامۆستای سەرپەرشتیار جیاوازە هەریەکەوە لە ڕووەکەوە تەقیمی دەکاتن مامۆستا لە وەڵامەکاندا زۆر گوێمان لە سیستەمی ئیپەروەردە دەبێت بۆ ئەوەی بینەرەکانیشمان زیاتر بە چاوڕوونیان هەبێت بۆ ئیپەروەردە ئیپەروەردە سیستەمێکی ئەلکترۆنیە کە پەیوەستی قوتابخانە و مامۆستا و کۆی ئەو قوتابخانانە دەکات بە وەزارەتەوە دیارە سیستەمی ئیپەروەردە ساڵانە ئەگەر نەڵین مانگانە بەرفراوان دەبێت ئی خێزان هەیە ئی خزمەتگوزاری هەیە ئی تەلار و بینا هەیە بەگشتی ئی پەروەردە سیستەمێکی بەرفراوانە ئێوە وەکو پەروەردەی خەبات سیستەمی ئی پەروەردە تا چەند کاراسانی بۆ کردوون تا چەند سیستەمی ئی پەروەردە بۆتە هۆکارێک بۆەوەی کە ئێوە ڕاستەوخۆ بگەن بەو داتا و ژمارانەی کە لە ناو قوتابخانەکاندا هەیە سەبارەت بە مامۆستا و قوتابی و تەلار و ڕێژەی میلاکات و ئەم بابەتانە بەێ بەڕاستی ئەوە هەمومان ئێمە نەکار پەروەردەی قەزای خەبات هەموو پەروەردەکان سوودیان لەوە وەرگرتووە بەڕاستی ئەمەش لە بەڕێوەراتی پەروەردەی خەبات هەم لە بەشی خۆیەتی هەم لە پلاندانان ئەومان هەیە هەموو مامۆستا ئەو مامۆستانەی کە ڕاهێنانیان پێکراوە سوود لەو داتا و زانیاریانە کە وەردەگرن کە لە سیستەمی ئیپەروەردەدا هەیە ئێمە بە خۆشمان هەر کاتێک مامۆستایەک داوای گواستنەوە بکات یان داوای شوێنێک بکات ئێمە بە خۆمان لە ئیپەروەردە سیستەمی ئەو قوتابخانەیە دەردەهێنین دەزانین
چەند مامۆستای زیاد و میلاکی کەم و زیادی تێدا هەیە بەڵێ. بەێ مامۆستا پەروەردەی ئێوە بەنسبەت ئی پەروەردەکە بە بەردەوامی پێویستە ئەکتیو دەکرێتەوە بڕیاری نوێ دەدرێ داتای تازە دێ داتای لێدەڕوا تا چەند ئەو سیستەمە لە لای ئێوە کەسی پسپۆر و تایبەتبندی بۆ دابین کراوە یان هەر لە قوتابخانەکان ڕاستەوخۆ بەڕێوەبەرەکان بۆ خۆیان سەرپەرشی دەکەن پێشتر ساڵی پار بەڕێوەبەری قوتابخانەکان سەرپەرشتیان دەکرد بەڵام لە پارەوە لە پەروەردەکان سەرپەرشتی دەکرێت فەرمانبەری تایبەت بەوەمان هەیە فەرمانبەری تایبەتەوە لە خۆیەتی کە سەرپەرشتی ئی پەروەردە دەکا و خولیان بینیوە خولیان بینیوە بەڵێ خولیان بینیوە و ئەگەر هەر زانیاریەک شتێکیشیان نەبیتن هەم لەگەل بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر خەت دەبن بەوەی هیچ کێشە و کەم و کوڕیەکمان نەبیت بەڵێ مامۆستا سیستەمی ئی پەروەردە ئەم ساڵ ئی تەلاری بۆ زیاد کرا لەوەی کە هەموو ئەو قوتابخانانەی کە هەیە لە سنووری هەر پەروەردەیەکدا وەکو مەساحە و پێوانەکەی وەکو ژوورەکانی وەکو مێژووی دروستکردن و تەواوی ئەو داتانەی کە پەیوەستە بە قوتابخانەکە تێدا جێگیر دەکرێت لەگەڵەوەشدا سیستەمی ئی خێزان هەیە کە ئیتر وا دەکرێت کە خێزان ڕاستەوخۆ لە ڕێی سیستەمی ئی پەروەردەوە ئەو داتایانە ببینێ یاخود ڕاستەوخۆ بەرکەوتەی هەبێ لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان ئێوە پێتان وایە ئەو سیستەمە لە بەڕێوەبەرایەتێکی وەکو ئێوە کە دەکەونە دەرەوەی شارەکان خێزان دەتوانێت بە ئاسانی دەستی پێ بگە بەهۆی ئەوەی کە مەسەرەن تا ڕادەیەک لەوانەیە خۆتوتەنی پەیوەستن بە ژیانی تایبەت بخۆیان لە ڕووی کوشتکاڵیەوە لە ڕووی لادێنشینیەوە لە ڕووی سەرقاڵیان بە ژیانی تایبەت خۆیان بەخۆی ئەو ڕێژەکی کەم هەیە وایە مامۆستا ڕێژەکی کەم هەیە بەڵام ڕێژەی هەرە زۆری ئاسی ڕۆشنبیری زۆر بەرزە و شارەزایەکی تەواوی هەیە و ئاگاداری هەموو شتەکان دەبیتن بەڕاستی ینی سیستەمەکەش ئەوەندا ئالۆز نییە کە سیستەمەکەش ئەوەندا ئالۆز نییە کە شارەزایان تێدا نەبیتن ئەوڕۆ هەموو مۆبایلە و شارەزانە بەڕاستی لە هەموو زۆربەی هەر زۆری قوتابیەکان زیاتر شارەزانە هەتا بەداک و بابەکان ڕادەگات مامۆستاگەر بین قسە لە هەندێشتی تایبەت بە جەنابەت بکەین جەنابتان پێشوازیتان چۆنە بۆ مراجعەکانتان ئەوەی کە دێتە ڕاستەوخۆ دەتوان جەنابەت ببینن کێشەکان سیلسیلەی مراجعەی هەیە چۆنە وڵای من پێم وایە نازانم ئینسان بە خۆی باس نەکا باش ئەوەی کە دێ سەردانی من دەکات دەبی ئەو باز بکاتن بەخۆم دەرکەم کراوەیە زۆر جاریش بخۆم لەی سەلامات دادەنیشم و بە تایبەتیش کاتێک لە دەرێ دێمەوە کە خەڵک لە دەرێوی هەر لەی سەلاماتە هەموو خەڵکەکەی بەڕێنەکەم ناڕۆم ئەوەش دەکرێتن ئەوەی کە مراجع ئەو سەردانی منی کردی ئەو دەبی ئەو بڕیارە بدات مامۆستا لە نێوان دوو ئەزمموی وانەوتنەوە و بەرکەوتەی ڕاستەوخۆ لەگەڵ قوتابی و مەسلەی ئیدارەی قوتابخانەیەک و ئەوەی کە ئێستاشت بەرپرسی پەروەردەیەکی فراوانی وەکو پەروەردەی خەباتی ئەو بەراوردکاریە چیە لە لایت و لە کامەیاندا زیاتر هەز بە دەروون ئارامی دەکەی وڵای من مامۆستا لە بەخۆم یەکەم جار مامۆستا بووم دواتر بوومە یاریدە دەر دوایە بوومە بەڕێوەبەر هەر یەکەی چەند ساڵێکی پێچوە بە قۆناغ ڕۆیشتیمە دوایی بەرپرسی ئەزمونونەکان بوویمە دواتر بەڕێوەبەری پەروەردە بوومە پێم وایە لە هەموو شوێنەکان دەروونم ئاسوودە بووە بە ویژدانی خۆم ئیشم کردیە ئەوەی پێم کراویتن تەخسیرم نەکردیە ئەوەش دووبارە دەبێ ئەو کەسانەی کە دێن سەردان دەکەن ئەوان بڕیا لە سەر بدەن پێم وایە دەوروبەرێکی زۆر باشیشم لەگەڵە لە مامۆستایان هەم کاتی خۆی لە قوتابخانە و ئێستاش لە بەڕێبەراتی پەروەردەی خەبات چکە کوردەواری دەرێت چەپڵە بەدەستێکی لێ نادرێ هەموو دەبی هاوکار بن پێم وایە لە هەموو قۆناغەکان بە شێوازێکی باش بەڕێمان کردووە مامۆستا دو پرسیار دەمێ پرسیاریەوە بکەم ڕاوسەرنجی ئێوە چیە لە بابەت ڕۆڵی ڕاگەیاندن لە بەرەو پێشبردننی سیستەمی پەروەردە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر سێ شارەکانی هەولێر و سلێمانی دوهۆک
ڕاگەیانی تایبەتی هەیە بە بواری پەروەردە بە تایبەتی ئێستا خێزان و قوتابێکی زۆر هەیە کە لە ڕێی ئۆنلاین و لە ڕێی ڤیددیۆکانی وانەوتنەوە دەرسەکان دووبارە وەردەگرێتەوە و ئامادەکاری دەکە بۆ تاقیکردنەوەکە. بەێ ڕاستی ئەوە ڕۆڵێکی یەکجار زۆر باشی هەیە لەوانەیە مامۆست قوتابی لە قوتابخانە لە مامۆستا تێنەگا دەتوانی لە ڕاگەیاندن دووبارە و سێبارەی بکاتەوە زۆر باشتر تێیدەگا و زۆر بە ئاسانی کە ئەوە کاتی خۆی نەیبوو ئێستا کە هەیە بەڕاستی ئەوە ڕۆڵێکی زۆر باش دەجێڕیتن ڕاگەیاندن کاری زۆر باش دەکا زۆر شت هەیە لەوانەیە کە خەڵکی لێ ئاگا زۆرشی دیکە مەسەن خەڵک لێ ئاگادار دەکاتەوە ئەو کاریگەری دەبیتن هەم بە قازانز بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن دەگەڕێتەوە. بەێ بەڕێز مامۆستا معروف حەمە سعید بەڕێوەری پەروەردەی خەبات زۆر سپاس دەکەین کە لە ستودیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر لەگەڵمان بووی. زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر دەکەم زۆر سوپاسان دەکەم بۆ میوانداری هیوادارم بینەران سوودیان بیت. سپاس بۆ جەنابیشت. زۆر سپاس مامۆستا زۆر سپاس ساوەکەم سەرچاو مامۆستا زۆر سپاس بۆ جەنابیشت. بەڕێزانم ئەم ئەڵلقەی بەرنامەی فێربوون بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا معروف حەمە سعید بەڕێوەری پەروەردەی خەبات بوو تا ئەڵلقەیشتری بەرنامەی فێربوون لەگەڵ میوانیشتر لەگەڵ ئێوە بەڕێز خۆشەویست بەیەک دەکەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.